بناوی خوای بەخشندەی میهرەبان سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە بەسەر هەموو لایەکدا بڕژێ و زۆر خۆشحاڵم لەگەڵ ئەو هاوڕێ بەڕێزانم کە بە دیدار و بە خزمەتی ئەم برایانە بە تایبەتیش ئەم پۆلە گەنجە دەگەم. خوای گەورە یارمەتیمە هەموو لایەکمان بدا بۆ هەر کارێک و هەر کردەوەیەک هەر هەڵوێستێک کە بۆ خۆی پێی خۆشە و لەسەر ڕێبازی پێغەمبەری پێشەوایە سەڵات و سلامی خوای لەسەر بێ. و بەڕاستی سوپاس و پێزانینیشمان بۆ ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی و ستافی بەڕێوەبردننی ئەنجومەن ئەو برایانەی کە زەحمەتیان کێشاوە ئەمڕۆ دەستخۆشیان لێ دەکەین و خوا پاداشی هەموو لای بداتەوە. ئەو بابەتەی کە ئامادەمان کردووە کە عەرزی ئێوەی بەڕێز و خۆشەویست بکەین بریتیە لە گەنجان و ئەرچی ئایندەیان کە دیارە گەنج ئەو هێزە کاریگەر و گەورەی کۆمەلگایە کە هەمیشە کاریگەری گەورەیان هەبووە لە گۆڕانکاری و لە چاکسازی و لە گۆڕینی واقعێکی خراپ و خوار و لار بۆ واقعێک کە شایستەی مرۆڤ بوون و خەڵکی ئەو سەردەمەی خۆیان بێ. و بەڕاستی هەمیشە داینەمۆی شۆڕش و ڕاپەڕینەکان بوون بە درێژایی مێژوو و لە هەمان کاتدا بنیاتنەری هەموو ئەو شارستانیەتانە بوون کە لە بە درێژایی مێژوو دروست بووە بتوانین بڵێین گەنج دەوری گەورەیان تێدا بینیوە ڕۆڵی بەرچاویان هەبووە و دەستی کارایان لە دروستکردنی شارستانیەت و پێکهێنانی دەوڵەت و زۆر جار وەکو باسم کرد ڕاستکردنەوەی حکومڕانی خواروخێت و چەوت بووە. بۆیە ئەم چین و توێژە گرنگی تایبەتی خۆی هەیە بە تایبەتیش لەو ڕۆوە کە وەکو ئەڵقەیەکی پێکگەیاندنە لە نێوان چینێک کە منداڵە و تازە پێڕادەگا و لە نێوان چینێکیش کە پێگەیشتووە و خاوەن ئەزموونە بە تەمەنە. ئەڵقەی پێگەیاندنی ئەم دوو چینە لە قۆناغەکانی ژیاندا ئەم چینە گەنجەن کە زۆر لە پسپۆڕان باسییان کردووە ڕەنگە تەمەنیان ینی ئاوا لێک درابێتەوە هەرچەند ڕازیایی لەسەری هەیە بەڵام لە 14 تا 24 ساڵ بەمەز ئەگە باسی شەباب بکەی گەنج لەنا هەندێکیان باز دەکەن کە تا 30 ساڵ و تا 50 ساڵ ژەنگە هەر بە شێو لە شێوەکان هەر بە گەنج دەژمێدرێ. بۆیە تەمەشا دەکەین ئەم چینە بەهۆی گرنگیانەوە و بەهۆی ئەوە کە کاریگەریان هەبوو لە گۆڕانکاریدا پێگەی تایبەتیان هەبووە قورئان باسی پێگەی کۆمەڵە گەنجێک دەکات لە مێژوودا کە بەڕاستی مێژوویەکی گەورەیان بۆ خۆیان تۆمار کردووە هەتا دنیای باسییان دەکرێت. إنهم فتية آمنوا بربهم وزدناهم هدى وربطنا على قلوبهم إذ قاموا فقالوا ربنا رب السماوات والأرض حتى آخر باسكا. ئەوانە دەفەرمێ کۆمەڵە مەبەستم ئەوەندە بوو تەبانی ئەوانە دەفەرمێ ئەوانە کۆمەڵە گەنجێک بوون کۆمەڵە خەڵکێکی بەتوانا و گەنج خوێنگەرم بەڵام هەر ئەوە کە ینی گەنج بێ مەرزی ئەو مێژووی پێ ببڕێ مەرزی ئەو مەدحە بیگرێتەوە. إنهم فتية آمنوا بربهم بڕوایان بە پەروەردگاری خۆیان هێنابوو لەسەر ڕێگەیەکی ڕاست بوون ڕێ ڕاستەقینەی ژیانی سەربەرزانیان دۆزیبەوە
ئینجا کە هەر کاتێک مرۆڤ ڕێڕاستی دۆزیەوە و هەنگاوەکانی بەرەو ئامانجێکی ڕوون و وازەح بوو، ئەو دەفەرمی وەڕەبەتنا عەلا قولوبیهم، خوش هاوکاریان دەکا و پشتیان دەگرێ و ئینجا دڵیان قایم دەکا لەسەر ئەم ڕێگە ڕاستە. هەر بەوەندەش کار کۆتایی پێ نایە. بەڕاستی ئەگەر هەر ئەم بەشە ئاەتە، ینی نەک هەموو ئاەتەکەش ئەم بەشە، تو ئەمڕۆ بەرنامەیەکی تێر و تەسەری ژیانی گەنج و لاو و ئەوانەی کە تازە پێدەگەن تێدایە. ئیدقام و هەڵسانە سەر پێ کاکە گۆڕانکاری چاکسازی بەدیهێنانێکی ژیانێکی سەربەرزانە و مرۆڤانە بە دانیشتن نایەتە دی، بە تەماشاکردن و بە پاڵدان و دەست ناکەوێ، بەڕاستی بە جم و زۆڵ و بە حەرەکە دەست دەکەوێت. ئیدقام و فەقال و ئینجا گوتیان، یعنی دەبێت بەڕاستی ئەو هیممەت و ئەو گەرم و گوڕی و حەماسەتە هەبێ هەڵسێ سەر پێ. ئینجا دوایی خوای گەورەش دەفەرمی ئینجا فەقال و ربنا رب السماوات والأرض، ئەوە بابەتەکە دەچێتەوە شوێنێکی فراوانتر و گەورەتر لەوەی کەم ئێستا باسەکەمان تایبەتە بۆ مۆزوعە. بۆیە پێمان وایە زۆر پێویستە بەڕاستی ئەم چین و توێژە گرنگی تایبەتیان پێ بدرێ لە پەروەردەکردنیان، لە ئاراستەکردنیان، لە چاولێبوون، ئاگاداربوون و دەستگرتنیان. هەمیشە دەبێت چاومان لێیان بێ، دەبێت ئاراستەیان بکەین، دەبێت لە خەمیان دابین. بەڵام ئەمە ئەچی چێ بە تایبەت چێ پێویستە ئاگای لەو چینە ببێ کە گرنگی تایبەتی خۆی لە کۆمەلگا. پێم وایە یەکەم ئەوە دەکەوێتە سەر دامەزراوە فەرمیەکانی وڵات کە ئایا لە قەناعەت و لە ناخیان چەند بڕوایان بەوە هەیە کە ئەم نەوەیەی کە پێدەگا لە قۆناغە جیاجیاکان گرنگی پێ بدەن و بە شێوەیەک پەروەردە بکرێن، بە شێوەیەک دروست بکرێن و تەکوین بکرێن کە لە داهاتوودا چین و توێژێکی بەکەڵک و بەسوود بن بۆ کۆمەلگا. چەند قەناعەتیان پێیەتی. ئەگەر باسی ئەم دامەزراوە فەرمیانەی خۆمان بکەین، حکومەت و پەرلەمان و دەسەڵاتی دادوەری و حزبەکان و ڕاگەیاندن، ئەوانەی کە سەرۆکاریان هەیە لەگەڵ ئەم خەڵک و کۆمەلگایە، کاریگەریان بەسەر خەڵک و کۆمەلگاوە هەیە بە باش و بەخرا، ئایا بەم ئاراستەیە کار دەکەن؟ بەم ئاراستەیە کار کراوە ئەم چینی توێژە هاوێنەکانی ئێوە لە وڵاتەدا کە دڵیان خۆش بە ژیانی خۆیان بەرنامەیەک هەیە کە گرنگی بە تواناکانیان بدا و تواناکانیان بەرەو پێش با و گەشەی پێ بکە، ئەو توانە زۆرانەی کە لە گەنج و لاوەکانی ئێمە هەیە لەم وڵاتەدا، یان هەر لە پرۆسەی خوێندن بگرە، هەم بە نەزەریەکەی و هەم بە عەمەلیەکەشی بە تەواوی فرامۆش کراوە لە پەروەردەکردن و پێگەیاندنیان و بەرزکردنەوەی ئاستی زانستیان، ئاستی هوشیاریان، تا بەکەڵک ئەوەی بن سبەی ئەم وڵاتە بەڕێوەبەرن و ئەم وڵاتە بەرەو پێش بەرن. چونکە ئێمە وەکو ئەم کیان و قەوارەیە، ئەم میلەتە داما و بەشخوراوە، بەڕاستی هەم پێویستمان بەوە هەیە کە ئەم کیان و قەوارە ڕاستەقینەمان بچەسپێنین، بیکەنە کیان و قەوارەیەکی ڕاستەقینە کە نیمچە کیان و قەوارێکمان هەیە ئێمە ئێستا کە خاوەنی دەوڵەتنی، خاوەنی کیانی ڕاستەقینەی خۆدنی. بەچێ دەکرێ ئەمە؟ و لە هەمان کاتدا پێویستمان بەوانە هەیە کە بۆ پێشکەوتنی ئەم وڵاتە، پێشخستنی و گەشە پێکردنی سێکتەرە جیاجیاکانی ئەم وڵاتە کە پێویستی بەوە هەیە کە چین و توێژێکی خوێنگەرم و ئازا چاونەترس دروستکەین کە بتوانن بێنە پێش وە
دەوری کاریگەر و دەورێکی ئیجابی باشن هەبێ لەم کۆمەلگایەدا لە هەموو بوارەکاندا. بەڵام بەڕاستی ئەم دەسەڵاتی ئێستا کە هەیە چین و توێژێک کە لە خەیاڵی نەبێ و لە بیری نەبێ و گرنگی پێ نەدا دەتوان بڵێم گەنج و لاوەکانمانە، بەڵکو بە پێچەوانەوە کۆمەڵێک هۆکار و فاکتەر هەیە کە گەنج هەر ئاگای لە ژیان و لە وڵات و لە دەسەڵات و لە حکومڕانی و لە مافەکانی نەبێ. کەم دوای باز دەکەم کە پێویستە مە چی بکەین، یانی کە ئاگای لێ نەمێنێ بەڕاستی سەرقاڵی کە مەشغولی کە بە کۆمەڵێکی لاوەچی کە بەڕاستی نە ئەرکێتی نە وەزیفەیەتی و نە قازانجی پێدەگەێنی بۆ ئێستای نە بۆ داهاتوشی مەشغولی کردووە سەرقاڵی کردووە. پێی خۆشە خەڵک ئاوا مەشغول بێ ئاگا بێ و حەز دەکات خەڵک هوشیار نەبێ، چونکە یەکێک لە هۆکارە گرنگ گەورەکانی گۆڕانکاری بریتە لێ کە میلەت و خەڵک هوشیار بێ. بەچی؟ پێش هەموو شت بە مافەکانی. کاکە ئێوە دەبێ بزانن گەنجی بەڕێز و خۆشەویست، برا خۆشەویستەکانم، دەبێ بزانن مافتان چی لەم دنیادا لەم ژیانەدا. دەبێت بزانن کە ئێوە وەک مرۆڤێک کە وردە وردەوە پێدەگەن و ئیشاڵەت تێژگەیشتن و پێش دەگەن وردە وردە کە مافتان چی؟ مافی ژیان، مافی ئاسایی، مافی یاساییتە لەم ژیانەدا چییە؟ لەم کۆمەلگایەدا لەم وڵاتەدا. ئینجا دوای ئەرک دێک کە پێویستە مادەم ئەم مافانت بۆ دابین کراوە ئینجاوەرە ئەمە ئەرکانە جێبەجێکە. بەڵام بەر لە هەموو شت بەڕاستی وەکو چۆن یعنی ئێوە قانونێکە یاسایەکە حقوق لە بەرامبەر واجباتە، واجباتش حقوقی لە بەرامبەرە. بۆیە لەمڕۆ بەڕاستی گرنگی پێ نەدراوە. بەشێکە کە بەرپرسیارە لە ئەوە کە گەنج و لاوەکانمان پەروەردە بن و ڕێگەی ڕاست بگرن و فاکتەرێکی بە خەڵک و بەسوود بن بۆ کۆمەلگا بریتێ لە خانەوادا، لە دایک، لە باوک، لە برای گەورە، لە خوشکی گەورە. لەوانەیە کەسە پەرشتی ئەم گەنجانەمان دەکەن بە شێو لە شێوەکان. ئایا خانەوادەی ئێستا، دایک و باوکی ئێستا، سەرپەرشتکارانی منداڵەکان چەند ئاگایان لە ڕۆڵەکانی خۆیان هەیە و چەند بە فیعلی سەرپەرشتیان دەکەن؟ من پێم وایە دەبێ لەم بابەتەدا زۆر وریابن، زۆر جددیش بن. ئەمن هەست بە کەم تەرخەمێکی زۆر دەکەم لەلایەنی دایک و باوک و سەرپەرشتکاری خانەوادەکان لە ئامۆژگاریکردنیان، لە ئاراستەکردنیان بە شێوەیەکی ڕاست و دروست، لە مامەڵە لەگەڵکردنیان بە شێوەیەکی سەردەمیانە و ڕێکوپێک جیا لە سەردەمێکی ڕابردوو، و لە هەمیشە چاودێریکردنیان کە بزانێ داخوا منداڵەکەی ڕۆڵەکەی چی دەکات چی ناکە، و هەوڵ بدە کە ئەتوو هاوڕێی باشی بۆ بدۆزیەوە، ڕەفیقی باشی بۆ پەیدا بکەی. لەنا هیچ کەس لەم ژیانەدا ناتوانێت بە تەنها بژی. ڕەفیقێک، هاوڕێیەک، چەند هاوڕێک هەر بۆ پەیدا دەبێ دەیدۆزێتەوە. ئەگەر هاوڕێی باشی نەبێت ناسار تێکەڵ و دەستی تێکەڵ بە هاوڕێی خراپ دەکا، لێرەدا کارەساتەکە دروست دەبێت کە وەکو باسم کرد ئەم دەسەڵاتە و شێوازی پەروەردەکردن و ئاراستەکردنی دامەزراوەکانی ئەم وڵاتە بەو ئاراستە نیە کە منداڵەکانمان بپارێزێ و ئاراستەی دروستیان بکە بۆ زانیاریتە. بڕۆ تەماشای وڵاتانی دەرەوە بکە، بەم شێوەی نییە. لە قوتابخانە زۆربەی هەر زۆری ئەوەی کە لە ژانی پێویستیان پێی فێریان دەکەن. بەڵام ئایا پەروەردەکردنی ئێستای قوتابیەکانمان، خوێندکارەکانمان بە شێوەیەکی ڕاست دروستە؟ بەتایبەتی ئێمە کە کۆمەلگایەکی موسڵمانین، ئایا چەند ئەو ئاراستەکردن و پەروەردەیە بێجگە لە مامەستە بەڕێزانەی کە بە تەبیعەت قەناعەتیان بە پەروەردەیەکی ئیسلامیانە هەیە، پەروەردەیەکی موسڵمانانە هەیە، بەڵام ئایا وەکو مەنهەج، ئایا منهەجێکی وا هەیە کە ئەم قوتابیانەمان بە شێوەیەکی ڕێکوپێک پەروەردەکا و ئاراستەیەکی دروستیان بکا بۆ بوارەکانی ژیان؟ ئایا بە شێوەیەکی عەمەلی دایانهێنە دەرەوە شتی عەمەلیان پیشان کە چۆن مامەڵە دەکا؟ لە وڵاتانە
فێران دەکەن کە چۆن بێن سڕە بگرن بۆ وەرگرتنی شتێک. فێریان دەکەن کە چۆن لەگەڵ خەڵک قسە بکەن بەڕێزم ئەگەر هەڵەیەکی داوا لێ بردن دەکەم. فێریان دەکەن چۆن مامەڵە بکەن. فێریان دەکەن هەر چەندە وڵاتی ئەم شانە کەمتر هەیە ئێستا. فێریان دەکەن مەسەن چۆن بچن بیتاقی تارە ببڕن، بیتاقی قیتار ببڕن. فێریان دەکەن دەیانبەن دەیانگێڕن. هەر لە زوو کە گچکەن فێریان دەکەن چۆن لە ترافیک لایتەکان بوەستن. فێری ژیانیان دەکەن. فێری ئەوان دەکەن کە مامەڵەیەکی دروست لەگەڵ دەوروبەری خۆیان بکەن. ئەوە لە ئەنجامی ئەوەی کە ئەتوو ئەو نەوانەی کە تازە پێدەگەن پەروەردەیان ناکەی، تەماشا دەکەی کۆمەڵێک کارەسات ڕووی داوە لەم وڵاتە، یعنی کە منداڵێکە هەرزەکارێکە کارەساتێکی وە تاوانێکی وای کردوێتەوە بەدە گەوران ناکرێت. ئەوە لە ئەنجامی چی کاکە؟ لەسەر مۆبایلێکی سوێسار هەرزەکار ڕەفیقی خۆیان دەکوژن. دووسێشیان دوور لە حاشە هەموو لایەک تەعدا لە ڕەفیقی لە منداڵێکی گسکەی 18 ساڵان دەکەن، دەشتی کوژن. کارەساتی گەورە ئەو لە ئەنجامی چی؟ لە ئەنجامی ئەوەی کە نە دامەزراوە فەرمیەکانمان پەروەردەیەکی دروست هەیە بۆ پەروەردەکردنی ڕۆڵەکانمان، وەکو باسم کرد لە خانەوەدەکانیشمان کەمتر ئاگامان لە ڕۆڵەکان لە منداڵەکانی خۆمان هەیە، کەمتر چامان لەسەری هەیە، کەمتر ئاگامان لێ دەبێت. کاکە خوای گەورە بە پێغەمبەری خوا دەفەرمێ سەڵات سەمی خوای لەسەر بێ بۆ هاوڵەکانی. جا ئەوە تەماشایکەن ئەمە بۆ هەر کەسێکی کە بەرپرسە لە کۆمەڵە خەڵکێک، هەر کەسێک، باوک بێ، دایک بێ، برا گەورە بێ، خوشکی گەورە بێ، هەر کەسێک بە هەر زۆرە بەرپرسیارەتێک بێت لەوانەی خوار خۆی بەم شێوە بەرپرسیارە. واصبر نفسك مع الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه. خورا بگرە ئارام بگرە. ئارامگرتن لەگەڵ ئەوانەی کە لەگەڵدان زۆر گرنگە. بە ئارامی و بەهێمنی و بەمەندی مامەڵە بکە، هەر لە خۆ ئەوانەی کە لەگەڵدان وردە و لە فێری کۆمەڵێک دەرس و وانەی گەورە دەبن. لا دەفەرمێ ولا تعد عيناك عنهم. المقصد ئەم جوز ئاەت هەیە. دەفەرمێ بە هیچ شێوەیەکی ئەی محەممەد سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەخوا، دەفەرمێ بە هیچ شێوەیەکی چاو لێیان بزر نەبێ، هەمیشە چاو لەسەریان بێ، ئاگات لێیان بێ. کاکەوە بۆ دایک و باوکیشە، ئەوە بۆ برای گەورەشە، ئەوە بۆ سەرۆکی حکومەتیشە، ئەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمانیشە، ئەوە بۆ دادوەریشە، ئەوە بۆ مامەستای مەکتەبێشە، بۆ هەر بەرپرسێکە کە یەک کەسی لە بەردەستا بێ کە کاری لەگەڵ دەکات. ئایا بۆیە دەڵم بەڕاستی پەروەردەی وڵاتی ئەم پەروەردە نییە کە لە سەرچاوەکەی لە ئیسلام و لەم شەریعەتە سەرچاوەک دەکە کۆمەلگایەکی زۆر دروست، زۆر پێشکەوتوو، زۆر خۆشگوزەران، زۆر بێکێشە دروست دەکات. ئەگەر بەرپرس ئاوا چاوی لە خەڵکەکەی خوارخۆی بێ، ئاوا لەگەڵیان بێ، دیارە کۆمەلگایەکی نەوعی دروست دەبێت کە جێگەی ئومێد و جێگەی هیوا دەبێت بۆ دوای ڕۆژمان. بابەتێکی کە ئاماژەیەکم پێکرد بەڕاستی کە دەمەوێت لێرە ئەمە بە هەموو لایەک بگەێنم، کە هەتا هوشیاری سەبارەت بە مافەکانمان لەم وڵاتە، مافمان، حەقەکانمان، مافە یاساییەکانمان، مافە ئاساییەکانی مرۆڤێک لە ژیاندا، هەتا بەڕاستی ئاستی ڕۆشنبیریمان نەگەینە ئەوە کە ئێمە مافمان چێت لەم ژیانەدا لەم وڵاتەدا کە پێویستە وەکو مرۆڤێک ڕێزێگیراو بێ، وەک مرۆڤێک هەموو مافە یاساییەکان و ئاساییەکان لە ژیانە بۆ دابین بکرێت، لە ئاوە، لە کارەبایە، لە بیمەی تەندروستیە، لە خۆشگوزەرانیە، لە ڕێگابانی باشە، لە هەموو ئەو پێداویستی و مافانەی کە بۆ مرۆڤێک پێویستن لە ژیانیدا، پێویست ئەم هوشیاریە هەبێ.
بێزی لە مافە گەورەکانی تریش بەڵام زۆر باس کراوە بۆیە ناسمە سەری مافیەوە کە ئینسان هوشیار بێ وریا بێ کە پێویست بۆ هەیە کە میلەت وڵات خۆی خۆش بووێ خەڵک و وڵاتی خۆی خۆش بووێ بیپارێزێ ئاگای لێ بێ بەڵام ئەوە وەختێک دەبێ کە وڵاتیش کە دەوڵەتیش ئاگای لەو خەڵکەی بێ ئەمە شتێکتان بۆ بژێڕمەوە ڕۆژێک لەگەڵ لە ئەڵمانیا لەگەڵ ئەوە برادەرێکی ئەڵمان بوو کەوتە تەنیژ من لە ناو قیتار لە شاری دوسلدۆرف دەچین بۆ شتوتگارت سێ سەعاتە ڕێیە پرسیاری ئەوم لێ وتم کاکە تو دایک و باوکت ماون گوتی بەڵێ گوتم ئەدی دایانبینی هاموشۆت هەیە گوتی دەمزانی ئەم کۆمەلگایە لەم ڕوانەوە ڕووی ینی پەیوەندی کۆمەڵایەتەکان زۆر لاوازە یا پسراوە نەماوە گوتی وڵات لە مێژ نەمبینیون گوتی تەقریبەن 7 ساڵ دەبێت دایکم نەبینیوە لە عینی شارەکەی خۆشیان بوو 7 ساڵ گوتم باشە ئەخرەوە دایکەوە باوکە پێویست پێیان هەیە چۆن دەتوێت ینی ئەوالیان مستەغنی بووی کە دایک و باوکت نەبینی 7 ساڵ گوتی وەڵا پێویستم پێیان نییە گوتم چۆن پێویست پێیان نییە هەر بۆ لایانی عەتف و حەنان و ینی تو کە ئەوانە ئەتویان گەورە کردو بەخێویان کردو ئاگایان لێ بووی گوتی وەڵای پێویستم پێیانی لەبەرەوەی ئێمە حکومەت لە جێی دایک و باوکە هەموو شتێکمان بۆ دابین دەکا ژیانی بۆ دابین کردوم دەم پارێزێ نەخۆش بم بەهۆی بیمەی تەندروستی هەیە لەوێندەر زمانی ئیجتیماعی هەیە سەحی هەیە وتی هەموو شتی لەسەر حکومەتە دەستمە قوتابخانە هەموو شتی بۆ دابین کردوم دوایی یا ئەوەتە کارێکم بۆ دەدۆزێتەوە کار دەکەم و ژیانێکی خۆشگوزەران دەژیم یا کارم دەست نەکەوێ خانوم پێدەدا و مەسەفێکیشم پێدەدا کە مانگانە پێی بژیم لە جێی دایک و باوکمە حکومەت ینی هەموو شتێکمە هەڵبەت ئەم نەزەریە ئەم بۆچوونە غەڵەتەوە کۆمەڵشتم بۆ ڕوون کردەوە ئێستا لێرە پێویست نییە بەڵام لەمڕۆ ڕاستە کە بەڵێ دەسەڵات پێویستە مافە ئاسایی یاسایەکانی خەڵک دابین بکە بەڵام ئەوە دابینی ناکە دەبێت خەڵک هوشیار بێت کە ئەم مافان لە ئەو دەسەڵاتە هەیە بەخوا گۆڕانکاری ئەلێرەوە دەست پێ دەکات کاتێک خەڵک و میلەت هوشیار بێ و بزانێت کە ئەم ماف و ئەم حەقانەی هەیە پێویستە دابین بکرێ و هەوڵیشی بۆدا گۆڕانکاری و چاکسازی و دەستکەوتنی مافەکان لێرەوە دەست پێ دەکات بەڕاستی هەتا میلەت و خەڵک هوشیار نەبێ بە هەموو مافەکانی خۆی و هەوڵیشی بۆ نەدا بەڕاستی ناتوانێت گۆڕانکاری دروستکە زۆر لە وڵاتانە من هێندێک مێژویانم خوێندێتەوە گوتیانە قۆناغی یەکەمی شۆڕش و ڕاپەڕینەکان و دروستکردنی دەوڵەت و دامەزانی دەوڵەت و موسسات لەوە دەستی پێ کردووە کە خەڵکمان هوشیار کردووە بە مافەکانی و دوای بە ئەرکەکانیشی بابزانی داخۆ لەم قۆناغەدا ئەم گەنج و لاوانە پێویستە چی بکەن یەکەم شت بەڕای من ئەوەتان لە خەیاڵ بێ وڵاتان شتێکی بڕاوە بێ کە بۆ پرۆسەکانی هەڵبژاردن لە داهاتوودا هەرگیز کەم تەرخەم نەبن یەکێک لەو ئەرکانێک کە هەتانە بۆ ئەوە کە بە مافەکانتان بگەن لە پرۆسەکانی دەنگدان بەشدار بن بەهۆی فەرامۆشکردنی خەڵکی لە ڕابردوودا بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنەکاندا و دەنگدان دەبین ئەوەی لێ پەیدا بووە کە لێ پەیدا بووە کۆمەڵ خەڵکێک بە تەزویر و بە ساختەکاری و هێندە خەڵکیشان هەر هەیە دەنگیان پێ بدەن زۆرینیان هێناوە ئێستا هەرچی بیانەوێت دەیکەن هەرچی بیانەوێت ڕێی دەگرن هەر بە یاسا ئەوە بەشێکی دەگەڕێتەوە بۆ کەمتەرخەمی خەڵک و بۆ ناهوشیاری خەڵک کە پێی وا بوو ئەگەر هەرچەند دەنگیش بدا بەڵام هیچ ناگۆڕێوان نییە ئەی کاکە بۆ ئەگەر ئەو زۆری دەنگ هێناوە با بە ساختەکاریش بێ هەندێکی بە تەزویریش بێ بەڵام بۆ گۆڕانکاری پێ دەکرێت بۆ ئەو دەنگی زۆری هێناوە کاریگەری هەیە بۆ ئێمە ئەگەر دەنگی زۆر بێن کاریگەری نابێ چۆن وایە با خەڵک بە زۆرینە و بەلێ شاو با دەنگت پێ بدە زابزام چۆن کاریگەری دەبێ ئەدی وڵاتانی کاکە هەمووی بە دەنگدانی خەڵک و بە شۆرش و بە ڕاپەڕینەکانی خەڵک کە جەماوەرێکی زۆر
دژی دەسەڵاتێکی ستەمکار ڕاپەڕیوە یا دەنجی داوە گۆڕانکاری بۆ چۆن نەبووە. دووەم من داوا دەکەم کە وردە وردە بۆ ئەوی پێ بگەن بۆ ئەوی کە زیاتر وشیار بن لەو پرۆسانەی کە دێتە پێشەوە لە هاوکاریکردن لە پشتیوانیکردنی ئەو ڕێکخراوانەی خێرخوازیە هوشیاریە و ڕێکخراوەییە پێم باشە بەڕاستی بەشدار بکەن یانی تێدا بن هەوڵ بدەن بەجێ مەمێنن لەم ڕوانەوە هەوڵ دەن ئاستی هوشیاری خۆتان بەرزتر بکەنەوە باشتری بکەن و پێم باشە هێندە پرۆژەی خزمەتگوزاری هەیە یا هێندە پرۆژەی خێرخوازی هەیە مەرج نییە هەر ینی کەسێک پارەی هەبێ ئینجا تێدا بەشداری بکە دەکرێت وردە وردە ینی بەشدار بن لەم پرۆژانە بەشدار بن بە شێوەیەکی ئەندام بە شێوەیەکی هەڵسوڕێنەر بۆیە بەڕاستی ئەمە دەبێتەوە ئەوکە وردە وردە یەک دڵسۆزی و خەمخۆریت بۆ خەڵک و وڵاتی خۆت پەیدا دەبێت وردە 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 دەچێت ناو کاری ڕێکخراوەیی و هوشیاری زیاتری بۆ پەیدا دەبێت و ئەم پێم وایە قۆناغێکی لە قۆناغەکانی پێگەیشتن و تێگەیشتن بۆ لە داهاتوودا ئەم گەنجەمان ئەم لاوەمان پێگەیەکی بەهێزتری هەبێت لە وڵات بۆ خزمەتکردن و بۆ گۆڕانکاری. پێم باشە گروپتان هەبێ گروپی گسکەش بێ گونجاوە کە حتا ئەگەر لە چوارچێوەیەکی گسکەشدا بێ با بازنەکەشی فراوان نەبێ بۆ منە بۆ سەردانکردن بەسەرکردنەوەی هاوڕێ و ڕفیقەکانتان پرسیارکردن لە نەخۆشەکان هاوکاریکردنیان و سەردانکردنی بەبێ مناسەبەتیش یعنی ئەوە وا دەکا ئەم گەنجە ئەم لاوە لە ژیانیدا ئامانجێکی هەیە لە ژیانیدا بێئیش نێ بەڕاستی یعنی خۆی بە بێئیش نابینێ هەوڵ بدەن هەمیشە ئاواتان هەبێ هەمیشە هیوا ئاواتی گەورە گەورەتان هەبێ یعنی بیرکردنەوەی گسکتان نەبێ هەمیشە ئینسانی ئەگەر ئاواتی گەورەی هەبوو ئەگەر هیوای گەورەی هەبوو ئەگەر ئامانجی گەورەی هەبوو بۆ زانیاریت هەم دڵنیام کاری گەورەش پێ دەکرێت لە داهاتوودا وردە وردە دەکەوێتە سەرڕێک کە کاری گەورە بکە هاتە مەشاکەن ئەوانەی کە ینی ئاواتیان ئەوەیە کە مەسەلەن بۆ نمونە یارێکی گچکە بکەن هەر تەماشا خەریکی یارێکی گچکەن بەڵام ئەوەی کە دەخوێنێ یا مەسەلەن لە پرۆژە بەرنامەیەک بەشدارە تەماشا دەکەی ئاواتێکی گەورەی وردە وردە زۆر پێ هەڵاسویانی وا دەزانێ وا دەردەکەوێت کە ئەو لە قەڵایەک لە دوورکێکی زۆر بەرزە و خەڵکە زۆر لە خوارەیە تەماشا دەکە خەریکی یاری منداڵانن ئەو ئاواتی گەورەیە ئەو ئامانجی گەورەیە خاڵێکی کە عەرزتان کەم برانی خۆشەویستم گەنجە خوێنگەرمی و خۆشەویستەکان قەت لە ژیاندا بێهیوا مەبن تەفاؤلوا بالخەیری تەجیدوه هەمیشە گەشبین بن هەمیشە چالاک بن هەمیشە ینی لە هەوڵداندا بن ڕامەوەستن بێئومێد مەبن چونکە دڵنیا بن بەهۆی گەشبینیەوە بەهۆی دوور تەماشاکردنی ڕووداوەکان و ژیان و ئەوانە ئینسان دڵنیا بن خوای گەورەش پشتیوانی دەکات دەری و خێرشی دەکاتەوە وردە وردە وەکو باسم کرد بەرەو لووتکە دەڕوا بەڕاستی لە قۆناغێکدا ئەگەر هێندێک کۆسب لەم پەریشت هاتە ڕێگە سارد مەبەوە چونکە ژیان بێ کۆسبنی بێ کێشە نییە بۆ هیچ کەس حەز دەکەم بیزانن هیچ کەس لەم ژیانەدا تەمەن ئەوەی کە ئێستا لە دنیادا لە لووتکەی دەسەڵاتە کۆمەڵە کێشە گرفتی هەیە هەر یەکەی ڕەنگە بەس ئاگەری کێشە گرفتەکانی خۆ بەس گرنگەوە ئینسان سارد نەبێتەوە گرنگەوە ئینسان ماندوو نەبێ گرنگەوە ئینسان بەردەوام بێ و ئێمە پێم خۆشە بزان وەکو فراکسیۆنیش وەکو کۆمەڵی ئیسلامی کە بەڕاستی لەمڕۆ ئایا ئێمە چیمان کردووە بۆ بەتابەتی ئەم چین و توێژەمان کە پێویستە وڵات ئاگای لێبێ ئێمە یەکەم پێشنیازی بڕیاری پاراستنی مامەستا و ڕێبەر پەروەردەکانمان
داوەتە پەرلەمان. ئەمە بۆ چییە؟ ئەمە بۆ گرنجدانە بە مامۆستا، بۆ گرنجدانە بە ڕێبەرە پەروەردەییەکان، بۆ ئەوەی ئەوانە ژیانیان لە ڕووی مەعیشەتەوە و لە ڕووی ئەمنی و ئاسایشەوە پارێزراو بێ و پێگەیان لە کۆمەلگادا بەهێز بێ تا ئەوانە بتوان بە ڕۆڵی خۆیان هەستن لە پەروەردەکردن و ئاراستەکردنی نەوەکانمان. دوو، ئێمە یاسای قەرزی خوێندن بۆ قوتابیانی کەرتی حکومی ئەهلی پێشنیازە یاسایەکمان داوەتە پەرلەمان کە با قەرز بدرێت کاکە بەوانەی کە دەخوێنن. لە داهاتوودا ئەوە پرۆژە یاساکە ینی وردەکاری هەیە، بەڵام بۆ ئەوەی بەڕاستی سانە کە کار ئاسانی بۆ ئەو قوتابیانە کە دەخوێنن لە کەرتی حکومی چ لە ئەهلی بۆی کە بتوانن پێ بگەن، بتوان ینی درێژە بە خوێندنیان بدەن، با داهاتوو لە ئایندەدا حکومەت ئەو کاتێک کە ئەم خوشکەمان ئەم برایەمان دامەزا یا لە کەرتی تایبەت ئیشی کرد باوەڕدە بوردەبێن دەتوانن قەرزەکەی لەگەڵ یەکلا بکەنەوە. سێ، ئێمە دەرماڵەی خوێندن بۆ قوتابیانی زاکو پەیمانگاکەن کە نییە بەڕاستی. ئەمە داوامان کردووە کە پێویستە بە یاسا دەرماڵەیەک دابین بکرێت بۆ قوتابیانی زانکو پەیمانگاکانمان بۆ کە بتوانن بەڕاستی درێژە بە خوێندن بدەن و ئاسی هوشیاری زانستیمان بەرزکەینەوە. کە من لەو ڕۆ بە حەقیقەت خۆم دەیبینیم کە ئاستی زانستی لە وڵاتی ئێمە زۆر دابەزیوە بەداخەوە. دەم بڵێ ساڵانی زووتر و بە تایبەتیش دەتوانم بڵێم لە سەردەمی ڕژێمی بەعزدا ئاستی خوێندن و زانست و معریفە بە تایبەتی لە قوتابخانە و پەیمانگا و زانکۆکاندا لە ئێستا بەرزتر بوو بەداخەوە نەدەبوو وابێ. بەحساب ئێمە هاتووین کولتوری بەعز کە کولتورێکی سەقەت بوو بە حساب ئێمە دەیسترینەوە و شتێکی باشی جێ دادەنین، بەڵام بەداخەوە لە هێندێ ڕووە ئێمە بە پاش کەوتوین حەقەتەن و ئەو کاتی پێشکەوتن لە هێندە ڕووە زیاتر بووە بەداخەوە. ئەمە چێ لێ بەرپرسیارە؟ ئەمە دەسڕات لێ بەرپرسیارە کە لە ڕووی ئاستی هوشیاری و خوێندن و معریفەوە کە کۆمەلگا بەدوا بکەوێ. من بەڕاستی هیوادارم ئینشاڵڵا ئێوە نەوەیەکی سەرکەوتوو و دلێر و بە جورئەتی داهاتوو ئێمە بن. نەکرد بۆ خۆتان قازانج بگەێنن، سوود بگەێنن. من هیوادارم وا بیرکەنەوە کە قازانج بە دەوروبەریشتان بگەێنن. من داواتانە دەکەم کە دوور تەماشا بکەن و گەشتبین بن و ئاوات و ئامانجی گەورەتان هەبێ و دڵنیاش بن ئەگەر هەر کارێک کە دەستان پێ کرد و لەسەر ڕێگەیەکی ڕاست بۆ کوسترەتا باسم کرد و بە تایبەتی ڕوحیەتی خواناسی و پشت بە خواباستنی تێدا بوو، دڵنیا بن خوای گەورە پشتیوانتان دەبێ و لە کۆسپ و لەمپەرەکانی دنیادا سەرکەوتوتان دەکا، بەسەریاندا زاڵتان دەکا و بە ئاوات و ئامانجی خۆشتان دەگەێنێ. ئەم دووبارە خۆشحاڵ بووم بە دیداری هەموو لایەک، یاخوا ساغ و سەرفراز و بەختەوەری هەردوو دنیا بن. وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.